کەرکووک لە ڕێگەی تەنکەر و بۆریەوە نیگەرانی یەکێتی لێکەوتوێتەوە پەرلەمانتارێکیش دەڵێت دەبێت خوێندنەوە بۆ پرسەکە بکرێت. چەند مانگێکە هەناردەی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری و تانکەرەوە ڕاگیراوە و ئەوەش یەکێتی نیشتیمانی کوردستانی نیگەران کردووە. هەر لەو چوارچێوەیەشدا ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حزبە هێرۆ ئیبراهیم ئەحمەد نامەیەکی بۆ سەرۆکوەزیرانی عێراق ناردووە. لا بەشێکی نامەکەدا هاتووە بڕیاری حکوومەتی فیدرالی بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک لە ڕێی بۆریەکانی هەرێمی کوردستان بە بڕی 100,000 بەرمیل نەوت نادادپەروەرانەیە. هێرۆ ئیبراهیم هۆشداری داوەتە حکوومەتی ناوەندی بەغدا و ڕایگەیاندووە لە ماوەی 5 ڕۆژدا وەڵامێکی ئەرینی بە نامەکە نەدرێتەوە ڕێگایەکی تر دەگرینەبەر بۆ ڕاوەستاندنی نەوتی کەرکووک. ئەوە لە کاتێکدایە هەفتەی پێشوو نێچیروان بەرزانی سەردانی بەغدای کرد و دوا بەدوای کۆبوونەوەکانیش بڵاو کرایەوە عێراق و هەرێمی کوردستان لەسەر ئەوە ڕێکەوتون کە 100,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستانەوە هەناردە بکرێت و لیژنەیەکش لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراقدا دروست کراوە بۆ چۆنێتی ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان بە حکوومەتی عێراق. لەو بارەشەوە پەرلەمانتاری هەرێمی کوردستان عەلی حەمە ساڵح ڕایگەیاند نامەکەی هێرۆخان شتێکی نوێیە و دەبێت خوێندنەوەی بۆ بکرێت. چاودێرانی سیاسیش پێیان وایە کە ناکۆکی و ئاڵۆزی نێوان پارتە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا نییە، بەڵکو شەڕی پێگە و بەرژەوەندی مادی حزبەکانیانە و وەک سیاسەتیش بە خەڵکی باشوور